الحەمدولله. سوپاس و ستایش بۆ خوا و سڵاو و درود و بەرەکەتی خوای گەورە بۆ سەرگیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و خانەوادە و هاوڵان و شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی. سەرەتا دوای بەخێرهێنانی ئامادەبووان سوپاس و پێزانینم ئاڕاستەی زانایانی بەڕێزی فەڵەستین دەکەم، بە تایبەتی برای بەڕێزمان شێخ نەواف تەکرووری لەسەر بەڕێوەبردنی ئەم کۆنفرانسە ساڵانەیە. سوپاس و پێزانینیشم ئاڕاستەی دەوڵەتی تورکیا دەکەم لەسەر ڕەخساندنی دەرفەت بۆ ئەم کۆنفرانسە و کۆڕ و کۆبوونەوەکانی دیکە. لەبەرەوەی کاتی دیاریکراوم کەمە، پێویستە قسەکانم لە چەند خاڵێکدا کورد بکەمەوە. یەکەم، دۆزی فەڵەستین کێشەی سەرەکی گەلانی موسڵمانە، بۆیە لە ڕابردوودا کاتێک هەندێک کەس هەوڵیاندا ئەم پرسە بچووک بکەنەوە بۆ ناسیۆنالیزمی عەرەبی یان نیشتیمانچیەتی فەڵەستینی و ویستیان ئەم کێشەیە لە کۆی ئومەتی ئیسلامیدا ببڕن، ئەمە شێواندنی ئەم دۆزە ڕەوایە بوو. بۆیە پێویستە ئەم پرسە بگەڕێنینەوە سەر ڕێڕەوی شەرعی و ڕاستەقینەی خۆی کە کێشەی گەلێکە، نەک کێشەیەکی قەومی، بۆ ئەوەی هەمووان هەست بە بەرپرسیارەتی بکەن لەم دۆزە گرنگەدا کە کێشەی هەموو موسڵمانانە. دووەم، مجاهیدانی حەماس و جیهادی ئیسلامی و ئەوانی دیکە، ئەوانەی خوای گەورە بە شەهیدی قبوڵ کردبن، سەری ئەم گەلەیان بەرز کردەوە، خوای گەورە باشترین پاداشتیان بداتەوە. گومانیشی تێدا نییە ئەگەر پشتیوانی خەڵکی غەزە نەبوایە، ئەو مجاهیدانە نەیان دەتوانی ئەم کارە گەورانە بکەن، خوای گەورە پاداشتی هەمیان بداتەوە. ئەم کارە مەزدەیان بە قوربانیدانی زۆر گەورە گەیاندە ئەنجام، هەزاران شەهید، نزیکەی 7,000 شەهید، زیاتر لەو ژمارەیەش بریندار. بۆیە خەڵکی فەڵەستین مافێکی گەورەیان لەسەر شانی هەمووان هەیە. سێەم، تۆفانی ئەقسا وەک برا پێشکەشکارەکە فەرمووی، جگەلەوەی شکاندنی لوتی قەوارەی زایۆنی و بە درۆخستنەوەی بانگەشەکانی بوو، تۆفانی ئەقسا ژیانەوەی دۆزی ڕەوای فەڵەستینیش بوو کە نزیک بوو لە بیرچوونەوە و پەراوێز خستن، بە تایبەتی دوای ئەوەی هەندێک وڵاتی عەرەبی هەڵپەیان بوو بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ قەوارەی زایۆنی و سەرەیان بۆ گرتبوو. بەڵام تۆفانی ئەقسا جارێکی دیکە دۆزی ڕەوای فەڵەستینی زیندوو کردەوە و هێنایەوە نێو کۆنفرانس و مەحفەلە نێودەوڵەتیەکان و کردیەوە بە باسی ڕۆژ و پرسێکی گەرم. تۆفانی ئەقسا جگە لەمە پیسی و خراپەکانی بەرەو زبڵدانی مێژوو ڕاماڵی کە هەندێک حکوومەتی گوماناوی یان ئەوانەی لەلایەن ئیسرائیل و ڕۆژئاوا و بە تایبەتی ئەمریکاوە پشتیوانی دەکران، دەیانویست ئەم پرسە پیرۆزە لە بیری موسڵمانان بەرنەوە. خوای گەورە پاداشتی ئەوانە بداتەوە کە تۆفانی ئەقسەیان بەرپا کرد، چ شەهیدەکان چ ئەوانەی ماوە. چوارەم، ستەمدیدەی گەلی فەڵەستین ئەی برایان کە ئێستا لە غەزەی وێران کرا و هەزاران شەهیدەکەیدا بەرجەستە بووە، ئەم دۆزە ئەم ستەمە بووە بە پێوەر و پارسەنگێک بۆ خەڵکی ئیسلام
چێ لە پشت مسلمانانی فەڵەستین و غەزەییەکان و خەڵکی فەڵەستین بەگشتی دەوەستێت، چێیش پشتیان تێدەکات و نابەرپرسانە مامەڵە دەکات. ئەم ڕووداوانە بوونە پێوەر و پارسەنگ. خوای گەورە بۆ هەر کەسێک کە ویستی وابوو لە دنیادا سەربەرز و لە قیامەتدا بەختەوەر بێت، بەشێکی لە پشتیوانی ئەم پرسە پیرۆزە پێبەخشی. ئێمەش ئەلحەمدولیللا لە هەرێمی کوردستان وەک کۆمەڵی دادگەری کوردستان و لە ڕێگەی دەستگا و دامەزراوەکانمانەوە بە تایبەتی ڕێکخراوی بەخشین زۆرێک یارمەتی و هاوکاریمان لە خێرخوازان کۆکردەوە و گەیاندمانە دەستی براکانمان لە غەزە، هەروەک چەندین چاڵاکی ناڕەزایی و گردبوونەوەمان ئەنجامدا، بەیاننامەمان دەرکرد و کۆڕبەند و دیدارمان بەڕێوە بردووە. ئاواتمان ئەوە بوو بتوانین زیاتر لەوەی پێشکەشمان کردووە بیکەین، چونکە کێشەی فەڵەستین وەک وتمان کێشەی هەمووان. ئەوەشی کردومانە لە پێناوی خەڵکی فەڵەستین نەبووە، بەڵکو بۆ ڕەزامەندی خوای گەورەیە، چونکە خاچی فەڵەستین مافی لەسەرمانە، هەروەک چۆن مافی لەسەر خەڵکەکەی و لەسەر باقی گەلانی موسڵمانیش هەیە. لەم بۆنە پیرۆزەدا دەمەوێت بیری برا سوودیەکان چ عەرەب و چ کورد و چ ئەوانی دیکە بهێنمەوە کە بە هیچ شتێک سوودیان پێناگەێنێت جگە لە تەبایی و هاو ئاهەنگی و یەکگرتن و پشتیوانی یەکدی و دانان بە مافەکانی یەکدی. سوودیەکان پێویستە خۆیان بەدوور بگرن لە چوونە ناو ناکۆچی و خۆپەرستی، پێویستە یەکدی قبوڵ بکەن. ئێمە گەلێکین کە خوای گەورە ئەم گەلەی لەسەر بنەمای ئیمان و ئیسلام بنیات ناوە. هەروەها پێویستە وریابین لەوەی هەڵەکانی ڕابردوو دووبارە نەکەینەوە، خۆمان بە بێگانە بەهێز نەکەین، بەڵکو پێویستە یەکدی بەهێز بکەین و یەکدی بپارێزین. ئەمەیە کە سوودمان پێدەگەێنێت و هەر ئەمەشە دینەکەمان داوامان لێ دەکات. لەلایەکی دیکەوە سەبارەت بەوەی ئێستا لە هەرێمی دارفوری سوودان بە تایبەتی شاری فاشڕ لە کۆمەڵکوژی و پێشێلکاری سیستەماتیک ڕوودەدات، نیشانەی پرسیاری گەورە دەخاتە سەر نەتەوەی گرتووەکان و ڕێکخراوەکانی دیکە. لە کۆتاییدا دۆزی فەڵەستین بەگشتی و دۆخی کەرتی غەزە بە تایبەتی پێویستی بەوەیە هەمووان بە جددی کار بکەین. نەڵێن ئیدی جەنگ وەستا و ئەرکمان کۆتایی هاتووە، چونکە هێشتا لە سەرەتای ڕێگەین، پێویستە بە جددی کار بکەین. برایانمان و خەڵکی فەڵەستین پێویستیان بە زۆر جۆری پشتیوانی هەیە لە بوارەکانی ڕاگەیاندن و هزر و دارایی و سیاسی و لە هەموو لایەنەکانەوە. پێویستیان بە براکانیان و موسڵمانان لە هەموو جیهان و هەموو وڵاتان هەیە. نابێت بوەستین و بحەوێینەوە تاکو کێشەی فەڵەستین نەگەینینە کەناری ئارامی. ئەم کێشەیە ناگاتە کەناری ئارامی مەگەر دوای هەڵوەشاندنەوەی قەوارەی زایەنووی کە وەکو کابوسێک بەسەر ئەم گەلەوەیە. ئەم کابوسە نەگریسە پێویستە هەڵبوەشێتەوە. ئەمەش بۆ خوای گەورە گران نییە. ئینەهم یەڕەونەه بەعیدە وەنەڕاه قەریبە. جگە لەوەش نزجێنی ڕاست و دروست هەیە کە هەڵوەشاندنەوەی ئەم قەوارەیە زۆر نزیکە بە ئیزنی خوای گەورە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.